دوایەوەی کە بریکاردارم هێمن مامەند بە پێی مادەی 2 لە یاسای ژمارە 6 یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل لە 22 سێ ڕاگیرا لە بە بڕیاری دادوەری شگری دادگای لێکۆڵنەوەی هەولێر سەرەتا بڕیاریەوە درا کە هەتا 2 چاری 2020 بریکاردارم ڕاگیرێ تەوقیف بکرێت کە ئەمە لە سەرەتا جێگای گومان بوو چکە هیچ تەوقیف کراوێک ڕاگیراوێک کە بەو مادەی تۆمەتبار کرابێ بۆ ئەوەندە ڕۆژە ڕاگیراو نەبووە تەوقیف نەکراوە بەداخەوە ئێمە چەند جارێک عریزەی داواکاریمان پێشکەش بە دادوەری شگری لێکۆڵنەوەی هەولێر کرد بەڵام هەموو عریزەی داواکاریەکانمان لەلایەن دادوەرەوە ڕەت کرایەوە وێرای ئەوەی کە ڕێگریمان لێکراوەکو پارێزەرانی تیمی پارێزەرانی خۆبەخش بۆ هێمن مامەد ڕێگریمان لێکرا بچینە دادگا بە هیچ شێوەیەک ڕێگامان پێ نەدراست بچین بۆ دادگا ئەوە بوو ئێمە دوێنێش کە 2 چار بوو کە مودەی تەوقیفیەکەی تەواو دەبوو ئێمە عریزەیەکی ترمان تەقدیمی دادوەری دادگای لێکۆڵنەوەی هەولێر کرد کە بۆ ئەوەی بڕیار بدا کە هێمن مامەد ئازاد بکاتن بە کەفالەت بەڵام بەداخەوە ناوبراو دووبارە مودەی تەوقیفکردنەکەی ڕاگررتنەکەی دووبارە کردو ئەم جاریان 12 ڕۆژ مودەکەی درێژ کردەوە ئێمە لێرە و لەوێ قسە هەیە بەڵام تاوەکو ئێستا بڕیاری دادگا ئەوەیە کە هەتا 14 چاری 2020 ناوبرا و تەوقیفکرا و ڕاگیراو بێتن لە بەندیخانە بێتن بەڵام ئێمە وەکو تیمی پارێزەرانی بەردەوامین هەوڵ دەدەین بە هەر شێوەیەک بێت کە ئێستا ئێمە ڕێگریشمان لێ دەکرێتن بچین بۆ دادگا بەڵام بە هەر شێوەیەک بێ عریزەی داواکاریەکانی ئازادکردنی کەفالەتمان بگەی هێمن مامەد بگەینین بە دادگا بۆ ئەوی بتوانین لەو ماوەیە ئازاد بکرێت بە کەفالەت ئەو مادەی یاساییەش بەڕاستی مادەکە لە ڕووی قانونەوە هەیە بەڵام بە هیچ شێوەیەک نەبووە هیچ تۆمەتبارێک یان تۆمەت پاڵخراوێک یان ڕاگیراوێک لەسەر ئەم مادەیە 22 ڕۆژ تەوقیف بکرێشتی وان نییە بە هیچ شێوەیەک وانە بووە ئەمە ئەو بڕیارەی دادگا دووبارە درێژکردنەوەی بە تەعەسفێکی قانونی دەزانم داوا دەکەم دادگا زۆر بوێرانەتر زۆر چاوکراواتر لەو بابەتە بڕیار بداتە فەرق نەکا ئەوە هێمن مامەدە ئەوە فلانە ئەوە فیسارە ئەوە تطبیق کە لە قانوندا هەیە ئەوە تطبیق کە لە عورفی ناو مەحکەمە هەیە کە ئەوەیە کە هەر تۆمەتبارێک لەسەر ئەو بابەتەش دەستگیر بکرێت تۆمەتی بخرێتە پاڵ 48 سعات دەستگیری دەکرێت نەک 22 ڕۆژ لەسەر ئەو بابەتە تەوقیف بکرێتن. زۆر بەخێر بێن دەستان خۆش. کەمپینەکە ئێمە بەردەوامە سەرەتا کەمپینەکە لە کۆکردنەوەی بڵێن واژۆ پێکاتبوو وەکو ئیدانەکردنی دەستگیرکردنی هاوڕێمان هێمن مامەند و کەمپینەکە بە ناوی ئازادی بۆ هێمن مامەند لە واژۆ کۆکردنەوەدا خۆی بینیەوە ئیتر هەر لە هەڵمەتی یەکەم لە مای ڕۆژێک 300دا واژۆمان کۆ کردەوە لە خەڵکی با بڵێن زۆرا و زۆر و خەڵکی دیار و ڕۆژنامە نووس و ئەیدی هەموو چین و توێژەکانی کۆمەلگام ئەوە هێشتان بەردەوامی هەیە گواژۆیەکان کۆکردنەوەی بەردەوامیان هەیە پاشتر هەوڵی زۆرا و زۆری ترمان هەیە بۆ درێژەدان بە کەمپینەکە جگە لە مەسەلەن واژۆ کۆکردنەوە و هەموو ئەوانە نێردراون بۆ ئەو جێگایانەی کە تایبەتن مختصن لێرە هەم با بڵێن بۆ ئاڕاستەی دادگا کراوە بە تایبەتی بۆ فشار دروستکردن لەسەر دادگا و حکوومەتی هەرێمی کوردستان یان دەسەڵات بە کورتی کە ڕێکخراوەکانی هیومەس ڕۆچ و ڕۆژنامە نووسانی بێسنوور و ئەو ڕێکخراوانە بۆ یۆنامی بۆ ئەممان ناردووە و ڕاستی هاوڕێیانمان چالاکانی مەدەنی و ڕۆژنامە نووسان لە ئەوروپا بەڕاستی فشاری گەورەیان دروست کردووە دەستخۆشییان لێ دەکەین لەم کەمپینە زۆرا و زۆرە ینی هەموو وەک بڵێ وەکو دەستە ئاگاداری یەکترین ئەوانی کە ڕۆژنامە نووسنەوەی کە چاڵاشی مەدەنین هەتا پارێزەرەکانی کاک هێمن مامەند هەمویان ئاگاداری یەکترینە هەر کەسە بە ئەرچی خۆی هەڵدەستێ بەڵام ڕاستی چاوەڕێ ئەومان کردووە کە بزانین دادگا دوا بڕیاری چ دەبی ئەویش دوێنێ دیار بودیسان تەوقیفەکەیان درێژ کردەوە لە کاتێکدا لێرە ئەمە تێبینیمان لەسەر وەکو هەمیشە تێبینیمان لەسەر دادگا هەیە کە دەسەڵات
لە هەژمونێکی تەواوی بەسەردا فەرز کردووە دادگا و یاسا بەو شێوەیە بەکاردێنێ وەکو تۆڵە لە تۆڵە نیگەرانیەکانی خۆی لەو ڕەخنانەی کە ڕۆژنامەنووسانی وەکو هێمن مامەند و توای ڕۆژنامەنووسان و ساڵەکانی مەدەنی دەیگرنەبەر ئەگەر نایمە دەزین ئەو کەیسە ئەو پۆستێکە هێمن مامەند کردوێتی لە ڕووی یاسایی وەرسەندە بواری تایبەتی من نییە بەڵام بەلایکی من ڕەبتی کەفالە دەبێت کە ڕەبتی کەفالە دەبێت کەواتە دەتوانی ئازادی بکەی تاوەکو دادگاییەکان قۆناغ بە قۆناغ تەواو دەبێت لە کاتێکدا ئێمە دیومانە تاوانی زۆر گەورە تاوانی گەورە ئەنجام دراوە لەوانەیە زۆر زار ڕەبتی کەفالەش نەبوو بێ کەسەکان ئازاد کراون تاوەکو دادگای دووەم و سێم ئەوانە دەکرێن بە نمونە ئەو کەیسی ئەو کچە نان تەمەنی منداڵەکەی 8 ساڵانەکە کە دەستدرێژی کرا بۆ سەر هەتا لە سەری نەبووە هەرا و فشاری میدیایی و فشاری چالاکوانە مەدەن دروست نەبوو ئەوانە ڕەبتی کەفالە بوون بەر بوون کە هیچ ناکاتەوەی کاکێ من دەڵێتن ئەگەر هەر دەبێ ئەوەیەک لە یعنی دەبێ ئەوە بزانین کە هێمن مامە لەسەر قوتی خەڵکی بە جواب هاتووە یعنی دەبێ حکوومەت لەوەدا ئەم مەمنون بێ کە ئاگداری دەکاتەوە خەڵکێکی زۆر برسی و هەیە خەڵکێک هەیە کە نانی ڕۆژێکی هەیە ڕۆژانە ئەو ئیشەی دەکا کرێکاری هەر شتێکە بەدەست دێنی ئەو ڕۆژە دەیخوا بۆ بەیانی دەبێ کاری هەبێ یعنی دەبێ ئاگاداری ئەوانە بکاتەوە بەرحاڵ وەکو چالاکیەکان ئەو چالاکیەکان بۆ شەوەی دەڕوا کە ئەمەش بزانین دادگا زیاتر بە کورتی دەسەڵاتدارانە و حیزبیانە بیر دەکاتەوە بە دڵنیایی و ئێمە ڕێگای تر دەگرینە بەر لەگەڵ ئەوەی هەتا ئێستا ڕەچاوین بابەتی کەرەنتینە و ئەو حالەتە تەندروستیە ناهەموار و نەخوازراوی کە لە هەرێمی کوردستان بەرقەرار بووە بەڵام ئەگەرەوان بەو شێوەیە هێمن مامەند وەکو کەیسێکی تایبەتی و شەخسی و تەمەشا بکەن و بۆ زۆرە ڕەفتاری لەگەڵ بکەینە مەناسارین دەبێ هەڵسوێستی ترمان هەبێت